کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی هاوڵاتیانی ناچار کردووە بە دوای سەرچاوەی تر بگەڕێن بۆ ڕووناکردنەوەی ماڵەکانیان بە تایبەتی لایتی شەحن. هاوکات هاوڵاتیان و دوکانداران دەڵێن زۆربوونی خواست لەسەر لایتی شەحن لە قازانجی بەرپرسە بازرگانەکاندایە. لە لایتی پێویستە بکڕێ لایت لە ڕووناکەرەوەیتی ئێستا بازاڕی ئەوڕە بوویتە لایت کابراش ناعیلاجە پارەی لەدەستنێ ڕاتب نییە ئەگەر ڕاتب هەبی پارەی لەدەستبی هیچ مشکلین بۆ لەش دادەن لێ مەزبور دەی لایتەکەی دەکڕی بڕە ڕووناکایی هەبی. لەو زروفەی ئێستا کارەبایەکە زۆر خراپە ئینسان ڕوو لە بازارەکان دەکات لە بۆ پێداویستی ڕووناکردنەوەی بە تایبەتی لایەتی شەحن خەڵک ئێستا زۆر بەکاردەینی چونکە کارەبا وەزعی باش نییە کارەبانیە و ئەوەش خەڵکێکی زۆر لە توجارەکانمان مستەفیدن لەو حاڵەتەش بە تایبەت توجارەکان شەر حکومەتەکەم خۆمانە چێ. خراپی دۆخی کارەبا لە کاتێکدا تەمەنی حکومەتی هەرێمی کوردستان چارێگە سەدەیەکی تێپەڕاندووە بەڵام تا ئێستا نەیتوانیوە سەرەتاییترین مافی هاوڵاتیان کە کارەبایە دابین بکات. بەشێک لە هاوڵاتیانیش دەڵێن بەرپرسانی هەرێم لەبەر پڕکردنی گیرفانی خۆیان هاوڵاتیانیان لەبیر نەماوە ئەگەرنا لە هیچ شوێنێکی دنیا نییە حکومەتێک تەمەنی 26 ساڵ بێت کێشەی کارەبای پێچارەسەر نەکرێت بۆیە دەبێت هەرچی زووە ئەو دەموچاوانە لە دەسەڵات دوور بخرێنەوە. کارەبایەکە لە ئاستی پێویستدانە هیواگدارن حکوومەتی هەرێم وەزعی کارەبا باشکە چونکەەوە 26 ساڵە پێویستە هەر ساڵە و بەشێک لە کارەباکەی چاکە بە ئێستا پێویستمان بە کارەبانە و هە پێویستمان بە مۆلدە ئەهلیەکان نابوو بەو سەرمایە خەڵک زۆر پێویستی بە کارەبایە هەم نەفتەکە نییە هەم کارەباکەش نییە هیوادارین بیرێک لە خەڵکەکە بکەنەوە. لە وەتەی ئەم دەسەڵاتە حکومڕانی ئەم وڵاتە ئەکا کارەبا هیچ کاتێ باش نەبوو ئەم قسە زۆر دووبارە کراوە و خەڵکی ئەڵێ داوا لە حکومەتەکەم ئەنی ئەم قسە بووەتە بنێشتە خۆشە داوا لە حکومەتەکەم و داوا لە چیەکەم شتانە وەڵی هەرچی بڵێن فایدەی نیە تەمەناکەین لەخوا خوای گەورە بێوەها نامانەوە ئەم وڵاتە لە هەرکیۆوە هەڵی بدەیتەوە لە هەر سوچێک و هەڵی بدەیتەوە بۆگەنی کردو کێشەی کارەبا هەتا حەسکەی خراپە هەتا بیری لێ بکەیتەوە خراپە ڕۆژ لە ڕۆژ دێ خراپترە بێ ساڵ بۆ ساڵ دێ خراپترە بێ بیرمە 2056 زۆر لێ ئێستا باشتر بوو کاتیەوە هاتووە ڕایان ماڵین لە کۆڵمان ببنەوە. لە چەند ساڵی ڕابردوودا لەگەڵ کەمبوونەوەی کاتژمێرەکانی پێدانی کارەبا بە هاوڵاتیان وەزارەتی کارەبا هەر جارێک پاساوێکی بۆ نەبوونەکە هێناوەتەوە جارێک نەبوونی سوتەمەنی و جارێکیش لە کارکەوتنی مەحاویلە و یەکەکان هەندێک جاریش کۆنی تۆڕەکان ماوەی چەند ساڵێکیشە قەیرانی دارایی کردۆتە بیان و بۆیە تا ئێستا دیار نییە ئاخۆکەی کێشەی کارەبا لە کوردستان چارەسەر دەبێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.